تا ئێستا گوێمان لەوە بووە کە ئەم ئاڵتونە عیارەکەی 18 و 21 بەڵام ئێستا سەرنجشان بۆ بابەتێک ڕادەکێشم ئەویش بەهۆی گرانبوونی نرخی ئاڵتونەوە ئاڵتونی عیارەنۆ هاتوۆتە ناو بازارەوە بە نمونە ئەم دوو جۆر ئاڵتونە کە عرض کراوە لەم زێڕەنگەرە و لەم دوکانە هەمان شێواز و هەمان دیزاینە بەڵام ئەمەیان عیارەنۆیە ئەمەیان عیارە 18ە لەم راپۆرتەدا لەسەر ئەم بابەتە دەوەستم و لایەنە ئەرێنیەکانی دەخەمڕ. هاتنی عیاری نۆی ئاڵتون لە بری ئاڵتونی عیارەکانی 18 و زیاتریش ئاهێک بەبەری هاوڵاتیان و بەتایبەت گەنجاندا دەهێنێتەوە. ئەو گەنجانی لە سەروبەندی پێکێنانی پرۆسەی هاوسەرگیرین بە نرخی نیوەی عیاری 18 دەتوانێت چەندین مسقال ئاڵتون بۆ هاوسەرەکەی دابین بکات. دەیەنۆ یعنی نیوەی 18 بە جوملەش و بە مفرەدیش هەمانە. ئەو سا تۆزێک ئاڵتون هەرزان بوو باش بوو خەڵک 18 و 21 جاری وا بوو 18کەشی نابێت داوای 21 کرد بەس ئێستا خەڵکەکە زیاتر حەزەکە عیارەنۆش ئەکڕێت بەس زیاتر خەڵکشە یعنی تۆزێکە ترسێ وازانێ بەس نیوەی 18 یعنی 18 گەر ئەمە بۆ نمونە هەر لەمە نۆکەی هەبێ ئەمە بایی 20 وەرەقە بێ و بایی 10 وەرەقی بنیوەی ئەوە گرێتەوە کوالیتی هەمان کوالیتیە و بگرە لە ڕەنگوهینی شا خۆشتان لە کامێرەکان تاکردۆ زۆر جوانە. ئەم عیاری نوێە طبعاً پێشتر بە تەحمیل یعنی لە جاتەی مس و زی و تێئەکەن عیارەکە نزمیەکەنەوە ئێستا مادەیەکی هاتووە لە تورکیا بێنە ئلۆی ئەم شتە کاڵ نابێتەوە معدنیشە و زۆر جوانیشە طبعاً لەگەڵ ئەمە ئاڵتونە تێکەڵاوەکەن لە جاتەی زی و مس يعني سوريش نابي وسبيش نابي كالبتو وكوسا عيار بيستو كالبتو هجده كالبتو كل ارتو ما عدا بيستو شوار وليري بيستو دو كال نابتو بلام هالشي عياري خوارتر بيستو دو هر كالبتو بس بم كالا شلون كان يبلن سبي ابيتو شتواني لبر اماده ايلويتيا شارەزایەکی بواری کۆمەڵناسیش دەڵێ پێوەرە سەرەکیەکانی پێکهێنانی خێزان نابێت سەرەتاکەی مادە بێت بەڵکو لێک تێگەیشتن و ڕێز و خۆشەویستی بنەمای سەرەکی و کۆتایی پرۆسەکەن. ڕاستیات باوەڕم وەیە کە پێوەری یەکەم نابێت مادە بێت پێوەری سۆز و خۆشەویستی بێت ئەبێ ڕێز بێت ئەبێ احترامات بێت ئەبێ لێک تێگەشتن بێت ئەبێ خۆگونجاندن بێت ئەبێ بەڕێوەبردنە کۆچەکان مێشازی زۆر باش ئەگەر ئەمە هەبوو ئەو کات ئەکرێت بابەتی پرسی مادەش بابەتێکی لاوەکی بێسەکرد لە بابەتی خێزانەکانە. ئاڵتون لە عیارەکانی 24 22 21 و 18 پێک هاتووە و لە ئێستاشدا عیارینەوە هاتوۆتە بازاڕەکانەوە. عیاری 24 ڕێژەی ئاڵتونەکەی لە 100 21 ڕێژەی ئاڵتونەکەی لە 187.5 و عیاری 18 لە 175 و عیاری نۆش کەمترە لە 137.5. لە جێگرەوەی ئەم ئاڵتونە مس و زی و بەتایبەت مادەی ئیدۆی تێکەڵ بە ئاڵتونەکە دەکرێت و بەم هۆیەوە نرخەکەشی نزم دەبێتەوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی